أما لجنەی عملیاتی سۆران لە غرفەی عملیاتی سۆران لیژنەیەکمان هەیە لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی سۆران بۆ کۆرۆنا طبعاً بەشێکی نێمان لە لیژنەی باڵای کە لە کوردستان هەیە لەم پارێزگای هەولێر ئەو قراراتانەی کە لە هەولێر دەرەچن ئەوان جێبەجێکەین و ئەو قرارات هەندێک قرارات دەسەڵات لایتە قایمقامەکان کە بەپێی تایبەتمەندی خۆیان لە منتیقەی جێبەجێ بکەن شەوی ڕابردوو کۆبوونەیەکی فراوانمان کرد دوای ئەوەی دراستمان کرد بەپێی ئەو ئیجراعاتەی پێشی کردیتمان چەند چوینە پێشی چەند قەڵەباڵغیمان کردووە زۆر ڕازی نەبووین لە بە هەندێک ناچار بووین هەندێک بڕیاری دیکە دەرکەین چەند شوێنێکمان دیاری کردن بڕیارماندا بە شێوەیەکی گشتی کە سۆران بە گشتی دابخرێ بۆ ماوەی 72 ساعت مەرحەلەیەکەم چەند شوێنێکمان دەستنیشان کردن کە پێداویستی خەڵکین لەو شوێنەکانی مەوادی کەلوپەلی خۆراشیە لە سەوزە فرۆشت لە غاز فرۆشت لە عیادەکان گۆشتمان کردیتە ڕۆژێک ناڕۆژێک ینی ئەوڕۆ هەیە سبەی نییە مریشک فرۆش هەیە بەڵام بێڕەچاوی ڕێنەمایەکان بکەن عیادەی دکتۆرەکان بەپێ ڕێنەمایی سندیکا پێداون بەپێ ئەو بڕیارەی نۆرینگەکانی شعبی ئەوانەی دکتۆری لەسەرنی ئەوانە ئەوڕۆ داخرن ئەوانە تا پاش یەکی سار داخرن سەیدەڵیەکان ئەبن باقی دیکە هەموو شوێنەکانی دیکە داخرێن لە ناو شاری سۆران کە پاشۆی ئێستا دراستمان کرد لە ئێستا لەو کاتی کێستا قساکەین ئەتوانم بڵێم 180 خەڵکی بەسەرەوە ینی التیزامەکە لەسەرەوەی 180 بەسەرەوەیە زۆر باشە زۆر ڕازینە لێ و خەڵک وردە لێش ڕادێ لێمان نەمان هێشتی خەڵک زیادبی و چاودێری بازاری شەکەین بۆی کە هیچ شت گران نەبێ ئەوەی دوو ڕۆژ پێش ئێستا بەهۆی ئاستەنجی هات و چۆ مشکلێتێکت بوو ئێستا باشترە ئەوڕۆ لە بینی قەزاکانیش بە پێی قراری باڵا لە بینی قەزاخانیش هات و چۆ ڕاوەسێت تەنها بۆ هەندێک حاڵەتی تایبەتی نەبی بۆ ئەوانەی خەڵکانی کەسە ناو ڕز و باخەکانی لە شوێنەکان بۆ دابشکردنی ئەرزاق و سەوزا ئەوە شتانی کە خواردەمەنی بۆ تەندروستی بۆ هێزەکانی ئەمنی و پێشمەرگە و هێزەکانی بیانیش تەبعاً هاتوچۆیان ئاساییە ئەمە بە خەتێکی ڕسمیمان هەیە بازرگانی گشتی لە حاجومەران بۆ هەولێر ئەو خەتە بەپێی ئەوڕێ پێدراوی کەکرا ئازادەکە هاتوچەی تێدا بکرێ ئەوەی تر هەموو داوا لە خەڵکیەکەین کە ڕابگرن ئەو شوێنان ڕابگرن لە ماڵی خۆیان دابنیشن و هاوکاری مەبن من سپاسی خەڵکی خۆمان کەم بەڕاستی زۆر ڕازیمە ئەوڕۆ خەڵک زۆر بە پیرداوەکەی ماوەهات و هیچ ئاستەنگەکی گەورەمانە ببوورە کاکرمە بۆ پێی قەزای سۆران دەکەوێتە سەرسوون یا بەشێکی زۆری دانیشتوانی ئەم قەزایە خەڵکی گوندەکانن ئەم بڕیارە ئەو هاوڵاتیان ئەگرێتەوە کە ئەوێت لەم کات و ساتە کە کاتی نەمام و خزمەتکردنی باغەکانیانە ئەم هاوڵاتیان ناتوان سەردانی باغ ئەو ئاسانکاری هەیە بۆ خەڵکانی ئێستا ناو بەڕز و باخ بۆ سەیران نا تکاکەین باوەی لێک جیاکەینەوە ئەگە خەڵک بۆ بەناوی چاکردنی ڕز و باغ بۆ ڕزبڕین ئەو شتانە بستە گوندەکانن ئێم بە قەڵەباڵغی نەبێ ڕێنەمایەکان دیگوێن هەندێک دەمام کوشتی و پێچ هیچمان ئەمان نییە بەڵام بۆ سەیران و گەشت و لێک نێزیک بوونەوە و قەڵەباڵغی و بووک و تەجەموعی گەورە بە قەراری قەتعی ڕێ پێدراونینە بە هەموو خەڵک بزانێ ئێوە لە ژووری عملیات هیچ شتێکتان لە بەرنامەدا گەر بێت و درێژکردنەوەی هەبێتە هاوکاری و خەڵکانە بەڕاستی ئێمە چاوەڕێکین ئێستا بەخۆی بەعام لە ئاستی حکوومەت بۆ خەڵکی کرێکار بۆ کرێچەکان بەرنمەیەک هەیە تا بزانین چۆن بتوانین هەوڵدەین زەختی کریان لەسەر نەبێ ئەوە ئیشی لەسەرەکرێ ومێدەوارین بگەینەچی و میدواری خەڵکی مەش ئەوانەی ساحەبی دوکاندارەکانیش وەکو خێرەك وەکو مژدارێک لەو پرۆسەیدا هاوکاریمان بکەن لەو بابەتی لەو سەردەمەی کرێکارەکان بەڕاستی بێ سەبر و تەحمولیان هەبێت چونکە ئێستا ئیش نییە هیچ ئیشێک نییە هەموو بینایەت و هەموو جموزۆڵەکی کارکردن ڕاوەستە کەواتە لە چه ئیشەکە بۆیە ئەگەر ئیشێکی زۆر زەڕووی نەبی وەکو باس کرد لە ناو ڕز و باخەکانی دەرەوەی شار نەبی لە بە تەجەموعات کچکە نەبی ڕێگا پێدراونی نەوانە باسم کرد هەوڵە دەینێمە ئەمە هەم داوا لە خەڵکیەکەین هەمیش هەوڵە دەین حکوومەت خەریکە بخۆی پلانێکی هەبی لە التزاماتی خۆشبی و داوا لە خەڵکیەکە کە ئەوانش خۆش بن خۆشبەختانە خەڵکەکی زۆر هاتی ئێستا ئەنی لە ئاستی هەولێر و ئەوانە خەریکە لە کرێکەی ئەسڵ خۆشە بی ومێدەوارین ئەمە بەنسبە بەلانی کەم لە 150 هەر خۆش بن ئەوە هەر هیچ ومێدەوارین هەر بە هەمووی خۆش بن چونکە بەڕاستی ئەو مانگەیە بار بەسەر دوکاندارە قورس و بازار کەمە ومێدەوارین تەحملی ئەوەی بکەین زەرری مادی بکەین باشترە لە زیاتیەوەی کە زەرەرە بکەین
هیچ قازانجێکی مادی دادمان نەدا. هیچ هەوڵەکردنەوەی نەخۆشخانە بۆ ئەو خەکانی خواستەکە توش ببن چارەسەر بکرێت. ئەمە ئێستا خۆمان ئەو فراغەمان پڕکردیتەوە حسابمان بۆ کردو بۆ مەسەلەی ئەو نەخۆشانە بەڵام بۆ دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەت ئەمە لە پلانی ئەوەی داینە کۆمەڵک ئیتیساڵات هەیە لەوەی خەڵکێک هەیە ئەوێت تەجەمەعات بکەین لێرەش نەخۆشخانەیەکی ئێمەرجنسی دروست بکرێت بۆ ئەو حاڵەتە تایبەتیانە.